مامۆستا وەک ئاشکرایە سبەی وەفدێکی باڵای هەرێمی کوردستان دەچێتە بەغدا وەفدێکی سیاسی هێزە ناپتانیشتێکن لە ئەندامی ئەو شاندەی باڵای سیاسی هەرێمی کوردستان بەڕێستان بۆ چونتان چی ینی ئەم وەفدە بۆچی دەچێتە بەغدا کە سبەینێ بەڕێ دەکەن. بسم الله الرحمن الرحیم. یەکمان هەموو ئەزانین چەند ساڵێک کە دابڕانێک هەیە لە بینی هەرێم و بەغا هۆکارەکان زۆرن، ڕەنگە دوولایەنەش بێ، بەڵام خۆشبەختانە ئێستا لەم کات و تەوقیتا بە ئەسباب و هۆکارێکی دەرەکی و ناوەکیش گەشتوتە ئەوە کە قەناعەت پێیا ببێ هەم لە بەغا و هەم لە هەولێرەوە کە سەردان بکرێ. بۆیە ئێمە وامان بینی کە زەرورەتی مەرحەلەکەیە و حاڵی عێراق بەگشتی و نائارامی و شەڕی داعش و مەشاکلێک کە دەرهاویشتەی شەڕەکەیە جگە لە خلافاتی سیاسی و هەروەها حاڵی هەرێم و ئەو نەهامەتی و قەیرانانی کە لە هەرێم هەیە پێویستی بۆیە کە ئەم سەردانە ببێتە بیدایەتێکی باش و سەر لە نوێ بۆ تەفاهمێک لەگەڵ بەغدا و دەست پێکردنەوەیەکی ئیجابی و لە معتەیات و تەبعەن دەرهاویشتە تازەکانیش بەرچاو بگیرێ. ومێد وایە کە ببێتە مای زۆرێک لەو ناخۆشیانی کە ئەمڕۆ پێوە ناڵێنێ. وەک ئاشکرایە مامۆستا کە ڕاگەیەندرا هەندێک لایەن بەشدار نین لە شاندەکە هۆکاری بۆچی دەگەڕێنەوە بێگومان خۆیان باشتر ئەزانن بۆچی، بەڵام ئەوەی کە خۆزگە هەموو بەشدار بوونایە، چونکە بەتایبەتی ئەوانەی پێکهێنەری حکوومەتی بنکە فراوانن وا چاکتر و وا بەهێزترە بوو کە پێکەوە ئەگەر لێرەش بازێ گیر و گرفتمان زۆرە، شتی ناوخۆی زۆرە، بەڵام پێکەوە بووینایە بۆ داکۆچی لە مافەکانی گەلی کوردستان لەوێ و پێکەوەش بۆ ڕێگە چارە بگەڕین. بەڵام دیارە ئەم جارەوە بووە ئینشاڵڵا لە داهاتووە هەبێت چارەسەری ئەوەش بکرێ. مامۆستا وەک ئاشکرایە کە سبەینێ ئەو شانە دەچێتە بەغدا، ئایا ئەم چوونی ئەمە بەشێکە لەو ئاشتەوایی کە بەڕێستان لە ڕابردوو هەوڵتان بۆدا و چەندین جار هەوڵەکان لەگەڵ لایەنەکان بەردەوامی هەبوو، ئایا ئەمەش بەشێکە لەوەی کە ئاشتەوایی جارێکی تر هەم لە نێوان بەغدا هەم لێرە لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمیش بێت؟ بێگومان ئەوە باڕاستەی قەناعەتی ئێمەیە وەکو شەخص و وەکو حزبش کە ئاشتەوایی و موساڵەحە ئەساسی هەموو پێکەوە ژیان و هەموو دەستکەوتێکیشە. خەڵک کە پێکەوە ئەژی لە شوێنێکە مەساڵیحیان تەقاتوعەکە مەشاکلیان بۆ دروستە بێ، ناکۆک ئەبن لەسەر بەعزێ مەسەلە زۆر گرنگە کە شتەکان تێکەڵی مێژووی ناکۆچیەکان نەبێتەوە جارێکی تر و شتەکان بە عوقدە مامەڵی نەکرێ، بە حاڵەتی نەفسی نێتە سەر خەت، چونکە ئەگەر ناکۆچی مەسلەی نەفسی تێکەڵ بۆ مەسلەی شەخسی تێکەڵ بوو زۆر معقەدترە بێ. بۆیە ئێمە وابینین هەر گرفتێک هەر گرفتێک کە دروستە بێ بەشێکی نەفسی و شەخسیە و ئەمەی کە ئێستا بە ئاراستەی ئەنجامێکی دروستە، چونکە دابڕانێک بووە ئێستا سەردانی بەغدا بێگومان زەمینەی بۆ ساز کراوە و دیراسە کراوە کە ئەمە پێویستە بۆ هەردوو لە بۆ بەغداش پێویستە، بۆ هەرێمی کوردستانیش پێویستە و تەوقیتەکەشی گرنگە. بۆیە لە شتە خواستەکانی ئێمەیە ئەم جۆرە موساڵەحە و ئاشتیانە و بەردەوامیش هەوڵی ئەوەمان داوە لێرە و لەوێ و لە هەر لایەک.
ماوەساوەک ئاشکرایە هەم هەرێمی کوردستان هەم عێراقیش بە چەند کێشەیەک و قەیرانێکدا تێدەپەڕن بایەخی ئەم سەردانی وەفدی هەرێم بۆ بەغداد چییە لەم کات و لەم تەوقیتەدا وەک ئاشکرایە کە یەکێکیش لە ئەجندەکان شەڕی مووسڵ دەبێت کە لەسەر بەغدا لەگەڵ بەغدا باسی دەکەن. بێگومان مووسڵ ئەهەمیەتی خۆی هەیە جگە لە مەسەلەی سەربازی کەەوە ئیشی ئەمە نیە بەڵام مەسەلە بۆدە سیاسیەکەی بۆدە کۆمەڵایەتیەکەی بۆدە ئاوارەیی و ئەبعادی ئینسانیەکانی ئەمانە هەموو پێویستی بە قسە لەسەرکردن هەیە و مووسڵ ڕزگاربوونی گرنگە ئەهەمیەتی هەیە بۆ کوردستان بەگشتی و ئایندەی مووسڵ لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئیداری و چی ئەبێت چی بەسەردی ئەوە گرنگە ئەمە کێ بەشدارە بێت لە ڕزگارکردنی مووسڵە دووبارە مەسەلەیەکی تائیفی دروست نەبێ ئەوەش زۆر گرنگە جگەلەوە کە تەواوبوونی ڕزگاربوونی مووسڵ هاوکاتە لەگەڵ تەواوبوونی داعش تقریبا. سەبارەت بە قەیرانی دارایی مامۆستا ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکی داراییدا تێدەپەڕێتن ئایا ئەم سەردانە بۆ بەغدا دەبێتە بەشێک لە چارەسەری بەتایبەت قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کە خەڵکێکی زۆر لەوانەیە چاوەڕێ ئەوە بکات لەو شاندەی کە لە بەغدا باسی لێوە بکرێت و لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت بەتایبەت پرسی نەوت کە ئێستا مشتومڕێکی زۆری لەسەر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەم شاندا بێگومان چونکە باڵایە و نەچێتە ئەو تەفسیرە پسپۆریەی کە باسی لێوەکەی بەڵام ئەبێتە زەمینەیەکی باش بووە مەسەلەی موچە مەسەلەی بوجە مەسەلەی نەفت و ڕێککەوتنێکی نوێ لەسەر نەفت و ئەبێتە ینی سەرەتای چارەسەری زۆرێک لەو گرفتانەی کە هەڵواسراون ئێستا بەردەوام و ئەبێتە پێشەکێکی باش بۆ ڕزگاربوون لەو مەترسیانەی کە لە دوای داعش ئەگەری ڕوودانی هەیە لە مەسەلەی ناوچە جێناکۆکەکان لە مەسەلەی ئەگەری شەڕ و ئاژا و لێک دانی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی تری عێراقی. ئەم سەردانە بەتایبەت ئێستا دەبینین جۆرێک لە لێکترازان لە نێوماڵی کوردیدا هەیە چۆن ئەم سەردانە دەبێتە هۆکارێک بۆ جارێکتر ڕێخستنەوەی نێوماڵی کوردی لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەوەی ئەگەر ڕێککەوتنەکە ڕێککەوتنێکی سەرکەوتوو لەگەڵ بەغدا بکرێتەوە دیسان. ناوماڵی کوردی بە داخۆکە لێکترازانێکی هەیە بەڵام خۆشبەختانە لە مەسەلەی ئەوەی کە لەگەڵ بەغدا تەفاهم و تەبایی بکرێ و بەغدا حەزف نەکرێ لە پرۆسی سیاسیەوە بزانم هەموو تەبان لەسەرەوە هێزە سیاسەکان هەموو نوێنەریان هەیە لە بەغدا و خەڵکی هاتوچۆشیان کرد و وەفدیشیان چووە لە کاتی خۆیان بۆیە ئەمە شتێک جیاواز نییە لەوە تەنها ئەوەی تایە وتمان پێکەوە باید جوانتر بوو بەڵام ئێستا ئەم جارە ڕێنەکەوت.